چواردەی سێی ساڵی 1903 لەدایکبوونی سەرکردە و خەباتکاری باشووری کوردستان مەلا موستەفای بارزانی لە گوندی بارزان، ناوبراو کوڕی شێخ محەممەدی بارزان و برا بچووکی هەریەک لە خەباتکارانی گەورە شێخ عەبدولسەلام بارزانی و شێخ ئەحمەدی بارزانی بوو و بنەماڵەکەی بە درێژایی چەند سەدەیەک ئاڵا هەڵگری بە گژاچوونەوەی نێرانی کورد بوون، بە تایبەت شێخ عەبدولسەلامی بارزانی کە بانگەشەی چەسپاندنی شەریعەتی پیرۆزی ئیسلامی دەکرد لە کوردستان. مەلا موستەفای بارزانی سەرپەرشتی چەندان شۆڕشی کردووە و بۆ سەربەخۆیی کوردستان و شەڕەکانی ساری قامیش و دۆلەڤاژی و شۆڕشی ئەیلولی ئەنجام داوە. مەلا موستەفای بارزانی سەرنجام ڕۆژیەکی 3 ساڵی 1979 لە تەمەنی 76 ساڵیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە نەخۆشخانەیەکی واشنگتۆنی پایتەختی ئەمریکا کۆچی دوایی دەکات. چواردەی سێی ساڵی 1979 ڕوودانی کارەساتی هیرات لەلایەن شوێعیە دەسەڵاتدارەکانەوە دژ بە دانیشتوان لە ئەفغانستان ساز کرا کە بووە هۆی شەهیدبوونی زیاتر لە 25,000 کەسی مسلمانی شارەکە. ئەوەش بەهۆی داگیرکاری و هێرشی سۆڤێت هات بۆ سەر ئەفغانستان و بەرپەرشدانەوە و جیهادی مسلمانان هات دژی سوپای داگیرکەری سۆڤێت. چواردەی سێی ساڵی 1999 کۆچی دوایی سیاسەتمەدار و مێژوونووسی ناوداری کوردی ڕۆژهەڵات دکتۆر عەزیز شەمزینی ناوبراو ئاگاداری کۆی ڕووداوەکانی جوڵانەوەی ڕزگاری خوازانەی کورد بۆ بەتایبەت کۆماری کوردستان و جوڵانەوەکانی ئیسماعیل خانیشکاک و توانیوێتی مێژووەکانیان لە فەوتان ڕزگار بکات.